گوڵاڵە سوورەکانی دەشتی کۆیە ئەو مەفرەزەی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە 29 ساڵ لەمەوبەر لە دەشتی کۆیە بەرگریان لە گوند نشینان کرد تا بەرهەڵمەتی شاڵاو نەکەون. دوای 29 ساڵ هێشتا فرمێسکی دایک و کەسوکاری ئەو پۆلە شەهیدە وشکی نەکردووە و لە گردی شەهیدان لە سلێمانی یادیان کرایەوە. چەپکە گوڵی سەرۆک مامجەلال لەلایەن خات و شاناس ئیبراهیم محەممەدەوە وەک ڕێز و وەفا و خۆشەویستی بۆ شەهیدانە لە بەردەم وێنەکانیان دانراو. یەکێتی نیشتیمانی کوردستان تاکیدی کردەوە کە پارێزەری خوێنی شەهیدان دەبن لە پێناو ئامانجەکانیاندا. یەکێتی ڕووی لەسەرکردە و جەماوەرەکەی کرد تا یەکگرت و یەکڕیز بن. شانازیەکی گەورەیە بۆ یەکێتی و یەکێتیەکان کە ئەو هەموو سەرکردە و تێکۆشەر و فەرماندە و هەزاران پێشمەرگەی قارەمانی گیانیان بەخت کردووە لە پێناوی ئەوەی میلەتەکەیان بە ئازادی و سەربەستی بشین. بۆیە خوێنی ئەم شەهیدانە و سەرجەم شەهیدانی تر داوامان لێ دەکەن کە بە دڵە گەورەکەی مامجەلال یەکێتی ناو یەکێتی بپارێزین، لێبوردە بین بەرامبەر یەکتر، چونکە ئەوانەی گیانیان بەخشی لە پێناوی میلەتەکەیە گیانیان بەخشی و دروست بوو ڕێبازی ئەوانیش ئامانەتێکی گەورەیە لە ئەستۆی تاک بە تاک و ئەندامان و جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان کە وەفادارانە درێژە بە ڕێبازەکەیان و ئامانجەکانیان تا بەدی دێت درێخی نەکەین و بەردەوام بین. مەکتەبی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان قارەمانەتی ئەو پۆلە شەهیدەی بەرز نرخاند بۆ ڕزگارکردنی گیانی گوند نشینان، خوێنی خۆیان ڕژان و گیانیان کردە قوربانی ئەمڕۆی ئازادیەکان. سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی ئەو کات بۆ پارێزگاریکردنی خەڵک و خاکی کوردستان دەستە و مەفرەزەی تایبەتی پارتیزانی دروست کرد و بەشێکیشی بەناچاری لەگەڵ خەڵکی بەژمەینەتی ئێمەدا پاشەکشە پێکرد بۆ سنوورەکان. دیارە هەر لەو کاتەدا دوای تۆمارکردنی چەندین نەبەردی جوامێرانەی تیپی حەودەی زمناکۆ و 55 قەرەداغ پێشمەرگەکانیان دوای ڕوبەڕووبوونەوەیەکی سەخت بەرشاڵاوی ڕندانەی بەعز دەکەون و پۆلێکی تر لە ڕۆڵە قارەمانەکانی گیان لە سەردەستی یەکێتی نیشتیمانی کوردستان نامرۆڤانە و شەهید و بێسەر و شوێن دەکەن. هەر لەو مەراسیمەدا خەڵاتی ڕێز و وەفا و لەبیر نەکردنیان بەخشیە کەسوکار و خانەوادەی ئەو شەهیدانە و پیانوتن یەکێتی و یەکێتیەکان سەربەرزن کە خاوەنی کوڕانی قارەمان و گیان لەسەردەستن. بەهێزبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان بە پشتیوانیکردنی ئێوە کەسوکاری شەهیدان لە چواری ئایاری ساڵی 1970 پۆلێک لە پێشمەرگەی قارەمان لە تیپی حەڤەی زمناکۆ و 55 قەرەداغ کە هەرێکان خەڵکی ناوچەکانی کەرکووک، سلێمانی، گەرمیان، قەرەداغ، هەورامان و شارەزوور بوون. سەنگەرەکانیان بردە دەشتی کۆیە و ڕوبەڕووی هێزی زەبەلاحی ئەنفالکەری بەعز بوونەوە و لە گوندی تەکەڵتووی دەشتی کۆیە شەهید بوون کە 7 شەهیدیان تا ئێستا بێگۆڕ و مەزارن و یەکێکیشان کە خەڵکی کەرکووکە نەوێنەی هەیە و نە هیچ کەسوکارێکیشی دیارە. Bırakın ya aşkım ziyaretçi dağlar